بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوچە دابڕاوەکان لە ڕووی یاساییەوە دەستەی گشتی ناوچە کوردستانیەکان کۆبنەوەیەکی ڕاوێژکاری ڕێخست. تێیدا سەرۆکی دەستەش ئاماژەی بەوە کرد هەوڵەکان بەردەوامە بۆ چارەسەرکردنی کێشەکان. لەگەڵ ئەوەشدا دژی ئەو ستەمەی لە جوتیارانی ناوچەکە دەکرێت سکاڵا لە دادگای فیدراڵی تۆمار دەکەین. ئامانجە یاسانی ئێمە هەمانە چارەسەریان ئیتر ئەم دۆسیانە بخەینە گەڕوا سکاڵا و شکاتەکانی خۆمان لە دادگای فیدراڵی لە هەر جێگایەک پێویستە ئەم ڕێگای بگرینە بەر بۆی بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین. خۆت ئەزانی یعنی جوتیارێک لە ماوەی ساڵێکا گەنمەچێنێت چاوەڕێکا گەنمەکەی بدوورێتەوە ئەگاتە ئەوەی کە ئینتاجی خۆی بەروبوومی ماڵ و مناڵی ساڵێکی کۆبکاتەوە ئێتولۆ کاتەیە ئەبینیت ینی عەربی هاوردە بەداخەوە لە هەندێک جێگاش سوپای عێراقی دێت پشتیوانیانەکات بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەی. بریکاری وزارەتی دادی حکومەتی هەرێمی کوردستانش دەڵێت جگەلەوەی لە ڕووی یاساییەوە دەبێت مادەی 140 چارەسەر بکرێت لە هەمان کاتدا چارەسەرکردنی ئەو گرفتە پێویستی بە کۆدەنگی حزب و لانە سیاسەکانی کوردستان هەیە. ئەبێ سەرکردایەتی کورد بە هەموویەوە بە هەموو ئەحزابەکانەوە زۆر بەوردی لەسەر ئەو بابە قسە بکرێت و پێم وایە ئەبێت لۆبیەکی پەرلەمانی بۆ دروست بکرێت و حکومەتی ئیتیحادی خۆیان لە منهاجی وزاریە بە خاڵێک ڕەزامەند بوون کە لە منهاجی وزاریەکە ئەبێ ئێمە ئەم هەلە بقۆزینەوە بتوانین لانی کەم بڕگەی یەکەمی مادەی 140 بڕۆینە پێشەوە. نوێنەری مادەی 140 لە حکومەتی عێراقش دەڵێت تاکە ڕێگا بۆ جێبەجێکردنی یەکگرتووی لایەنە سیاسیەکانی کوردستانە. ئێمە لەسەر مافەکانمان یەکریز بین یەکدەنگ بین ڕخناگرین لە حکومەتی خۆمانەوە ئێمە ئازادین وەکو ئۆپۆزیسیۆنکاری خۆمانەکە لێرە و لە بەغدە ئێمە ئازادین بەس دەست نەبین بە ئەو خاڵە چارەنووسە هەزانەی مەسیریانەی کە هەر خەلێکی بەسیتیا دروست بێ زیان بە ئایندی ئێماگەیرێ. لەو کۆبنەوەیدا بڕیاردرا تیمێکی خۆبەخش لە پارێزەران پێک بهێنرێت بۆ ئەوەی سەردانی جوتیاران بکەن کە کێشەیان هەیە و چارەسەری یاساییان بۆ کێشەکان بدۆزنەوە و هاوکار بن لە پاڵپشتیکردنی جوتیاران. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.